بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم انفعنا بما علمتنا وعلمنا ما ينفعنا وزدنا علما. اللهم فقهنا في الدين وعلمنا التأويل وآتنا الحكمة واجعلنا من الراشدين. تفسير سورة النحل جيشتنا آياتي حفتاونو آياتي حفتاونو مره. أعوذ بالله من الشيطان الرجيم. ألم يروا إلى الطير مسخرات في جو السماء ما يمسكهن إلا الله إن في ذلك لآيات لقوم يؤمنون. ألم ترى أو ألم يروا إلى الطير. ألم يروا يعني آية بباوران سيري باڵندەیان نەکردووە مسخرات في جو السماء يعني چۆن ڕامهێنراون بۆ فڕین لە بۆشایی ئاسماندا طبعا بأمر پەروەردگار ما يمسكهن إلا الله کەس ڕایان ناگرێت لەو بۆشایی ئاسمانەدا إلا خۆی پەروەردگار نەبێت بۆ ئەوەی نەکەونە خوارەوە. إن في ذلك لآيات لقوم يؤمنون يعني بەڕاستی لەم دیاردەیەشدا فڕینی باڵندە بە ئاسماندا ماوەیەکی زۆر بە ئاسماندا دەڕوا و لە ئاسمان دەتوانێت بمێنێتەوە. ئەمە ئاەت و بەڵگە و نیشانەی ڕوون و ئاشکرا هەیە لەسەر باڵادەستی خوا، لەسەر گەورەی خوا، لەسەر شایستەیەتی ئەو بە پەرستن. چونکە مەعبود پەرستراو خەڵک بۆچی دەیپەرستێ؟ لەبەر کۆمەڵێک صفات کە دەبێت تیایدا هەبێ. مەعبود یعنی ئەوەی کە عەبدایەتی بۆ دەکەی، یعنی ئەوەی کە ملکەچی بۆ دەنوێنیت، ئەوەی کە بۆی زەلیلیت، و ئەوەی کە بە گەورەی دادەنیت، و ئەوەی کە خۆشت دەوێت، و ئەوەی کە ڕەجای ڕەحمەتی دەکەیت. دیقەت بدەنێ تعریفی عیبادە براکانم چییە؟ پێناسەی عیبادەت بریتیە لە چی؟ العیبادە ما هي؟ دوو پێناسە باس کراوە بەڵێ الظاهرە والباطنە. ئافرین. ئەمە پێناسەیەک هەرچی شتێک خوا پێی خۆشە. بەڵام ئەسڵی لوغەوی عیبادە چییە؟ ئەرکانی عیبادە ملکەچی لەگەڵ چی؟ لەگەڵ يعني غايتي ملكشي وزليلي نواندن كدوتري طريق معبد يعني مذلل مسخر أمر جاي معبدة يعني أوندا خلق بسريدة هاتوشوا ولاخ بسريدة هاتوشوا سارة بسريدة هاتوشوا نشتوا حتى يعني جادقي رجال واد بينين يعني أو شو أنا كشوين تاكي تاو نشتوا للزبيدة أي كقلبت أو هرب عشرة ديارة. أما الرجاية كاكا شون زين الرجاية شون كان معبد يعني شيء أو أندا زليل بوا خلق بسريدة روجته تعو تاخذ بوا عبد بو بيده وتري عبد يعني زليل وملكته بو خواي جورا تعو ملكته ولا قل ملكته كي دا شيء تري شيء غايتي حب خوش ويستني شيء بو أو ذاته هيك ملكته بوي كوتا لا كوتو أو بري خوش ده للايك أو بري ملكتشيد بوي هي للايك أو بري بجورة دانان بوي هي للايك والرجاء رحمتي لذكيت بوي زانا عند فرمون أركاني عبادة بريتية التي نك شروط عبادة كذا زانا أو سيك أو سيركني كباز ذكره بلا الخوف والرجاء والمحبة. خوفك ولا إنسان ذكا زليل بيت ملكج به خواهي جورة بجورة دابنه. محبة يعني خوش ويستن. رجاء يعني أميدي أوتي كخير بينه وتيد ليلادا شرط ليلادا. إيه باشا أمانة
لە چێدا کۆ دەبنەوە بۆ چێ لە عەبددا کۆ دەبنەوە بۆ معبود چ زاتێک هەیە شایستەی ئەوە بێت ئەوەندە خۆشت بوێ غایەتی مەحەبەتت بۆی هەبێ سوورەتەکەمان سوورەتی چییە؟ النحل وچی پێی دەوترێت چی تریش سوورەتی چیش؟ النعم وإن تعدوا نعمة الله لا تحصوها نعمەتەکانی خوا زۆرە بەسەرتەوە ئەو هەموو نعمەتەوات لێناکە ئەو پەڕی خۆشویستنت بۆی هەبێ با یعنی ئەگەر ئێستا کەسێک بێت ناوی یەکێکتان بخوێنێتەوە بڵێ وەرە کاک هەدیەکت بۆ دەرچووە هەدیەکە چییە؟ قاتێ جل بۆ نمونە بای 100,000 بای 120,000 بۆ منت داناو قاتە هەدیە بووم بڵێ کاکە زۆر سپاست دەکەم بەڕێزیت سپاست دەکەم پێزانینم بۆی هەیە مەمنونتم وەڵاهی 10 ساڵی تر بیبینی کە لە بیرت نەچوو بێ ئینسانشتی لە بیر دەچێ بیبینی قاتەکە دێتەوە یادت فلانەکە زۆر سپاس دەکەم براکەم لەسەر چی؟ هەی تۆ کاتی خۆی قاتێ جلت بۆ من نەکڕی بە هەدیە لەسەر قاتە جلێک تا دەمریت تا لە ژیانیت تۆ سپاسی کەسێک دەکەیت و خۆشت دەوێت ئەگەر دوو کەس بێن یەکێکیان هەدیە کردووی یەکیان هەدیە نەکردووی لە ئەسڵدا هیچیان ناناسیت بزێکیان هەدیەیەک کردو کامیان خۆشتە دەوێت؟ خاوەنی هەدیەکە ئێوە دەزانی هەدیەکانی خوا بۆ ئێمە چەندێکن نیعمەتەکانی خوا بەسەر ئێمەوە چەندن کەواتە ئەو هەموو نیعمەی خواوا دەکا خۆشت بێ ئەمە ڕوکنێکی عیبادەت ئەو گەورەی و عەظەمەتی خوش کە دەبینین ئەرجی دروست کردووە ئاسمانی دروست کردووە هەر چیزی دەوەرە دروستی کردووە باران بۆ دەبارێنێ باڵندەکان لە ئاسمان ڕادەگرێت نەکەونە خوارەوە کە ئەو گەورەی خوا دەبینی لێی دەترسی چونکە سەرپێچیکردنی ئەو زاتە ئاسان نییە ترست هەیە و خۆت دەپارێزی لە سەرپێچیەکانی کە خۆشت دەوێ گوێڕایەڵی دەکەی ئەو دووشتە ژوار لە تۆ دەکات ڕەجای ڕەحمەتی بکەی بۆ ڕەجای ڕەحمەتی دەکەی چونکە دەزانی هەموو شتێ بەدەست خۆیەتی داوای لێ دەکەی خێر و خۆشیت بۆ بێنێ و شەڕ و ناخۆشیت لەسەر لابدا شەڕ و ناخۆشیت لەسەر لابدا کەواتە ئین فی ذلک لآیات یعنی لەوەدا کە دەبینیت باڵندەیەک بە ئاسمانەوە خوای گەورە ڕای گرتووە پەروەردگار نەبێ هیچ شتێک ڕای ناگرێت بەڕاستی ئاەتە لەسەر گەورەی خوا عەظەمەتی خوا بەڵام بۆ قەومێک کە ئیماندار بن چونکە ئینسان ئیمان نەهێنێت سوود لە هیچ ئاەت و نیشانە و بەڵگە و موعجیزەیەک وەرناگرێت دەیان و سەدان و هەزارها ئاەت و نیشانە و موعجیزە و بەڵگە بەتەنیشتیدا دەڕوات و تێدەپەڕێت و هیچ عیبرەتی لێ وەرناگرێت ئەبەدەن عیبرەتی لێ وەرناگرێت بەڵام ئینسانی ئیماندار نا ئینسانی ئیماندار عیبرەت و دەرز وەردەگرێت بەڵێ والله جعل لكم من بيوتكم سكنا وجعل لكم من جلود الأنعام بيوتا تستخفونها يوم ضعنكم ويوم إقامتكم ومن أصوافها وأوبارها وأشعارها أثاثا ومتاعا إلى حين نعمتي كتير لنعمتك كان إخوة سلمانة والله جعل لكم من بيوتكم سكنا پەروەردگارتان لە ماڵەکانی خۆتان شوێنی ئارامی و حەوانەوە و ئیسراحەتی بۆ داناون ئەمە فەزلی خوایە هیدایەتی خوایە کە ئەو عەقڵی بە ئینسان بەخشیوە ماڵی هەبێت تێیدا بحەوێتەوە ئیسراحەت کە ئەجینا مرۆڤیش وەکو چی دەبوو وەکو ئاژەڵەکان دەبوو دەگەڕا بۆ ژێر درەختێک یا چاڵێکی لێدا بەچوو بە ناو چاڵەکەوە ئەوەی کە ئەو عەقڵی بە مرۆڤ بەخشی جعل لكم من بيوتكم سكنا ماڵت هەبێ و لە ناو ماڵەکەتدا ئیسراحەتکەی رب العالمين وجعل لكم من جلود الأنعام بيوتا ولا پێستی ئاژەڵیش دیسان چیتری بۆ دروست کردوین ماڵ دەوار و ڕەشماڵ و خێمە و ئەو جۆرە شتانە ومنها تأكلون ومنها تشربون لە
بۆی داناوین لە چیش دروست دەکرێت ینی ماڵ ئەوە تا ئەمڕۆ لە خشت و بلۆک و سەبە و چیمەنتۆ وارووا لە چی تریش هەندێک شوێن هەیە خشت و بلۆک و چیمەنتۆ نایگاتێ لەسەر لووتکە شاخێکە یا لە چۆڵیەکە سیارەی هەر بۆ ناچێت ئەی لەوە ماڵ چۆن دروستکەین لەوێ من جلودی الأنعام دەبینین ئەوانەی کە کۆچەرین یا شوانن هەر ماوەی لە شوێنێکن لە پێستی ئاژەڵ دەوار و ڕۆژماڵ دروست دەکەن وەکو بەیتێک دەبێتە ماڵێک بۆیان کە سوودەکەی چێت تستەخیفونەها يعني يوم ظعنكم ويوم إقامتكم يوم ظعنكم يعني يوم سفركم وترحالكم كبرون أو ماڵە بە ئاسان دەپێچرێتەوە ڕۆژماڵە کۆی دەکەنەوە ويوم إقامتكم ئەگەر بژمێننەوە لە شوێنێک بە ئیسراحەت دێن ئەو ڕۆژماڵە دەکەنەوە و هەڵی دەدەن و دەیچەقێنن خێمەکە زۆر بە ئاسانی خەفیفە و بە سوچی دێتە دەستەوە ومن أصوافها وأوبارها وأشعارها أثاثا ولا خريمر وكل شيء وشتر وموي بزن چیتر خوای گەورەوای کردو دروستکەین لەو شتانە کەلوپەل و شتومەچی ناوماڵ کەلوپەل و شتومەچی ناوماڵیش لێ دروست دەکرێت یعنی سیرکە جلی لێ دروست دەکرێت قەمسەڵی لێ دروست دەکرێت پێڵاوی لێ دروست دەکرێت کۆمەڵە شتی تری لێ دروست دەکرێت بۆ ئەوەی کەڵکی لێوەرگرن متاعا إلى حين أثاثا ومتاعا إلى حين أثاث يعني شتي ناوماڵ لێ دروست دەکرێت ومتاعا إلى حين ئەوە تا ماوەیەک دەتوان سوودی لێوەربگرن و کەڵکی لێوەربگرن ئەمەش بێگومان نیعمەتێکی تری خوای گەورەیە لە کۆمەڵە نیعمەتی خوای گەورەی بەسەرمانەوە کە ئاژەڵ ئەو سوودانەی هەیە بۆ ئێمە مەڵە والله جعل لكم مما خلق ظلالا وجعل لكم من الجبال أكنانا وجعل لكم سرابيل تقيكم الحر وسرابيل تقيكم بأسكم كذلك يتم نعمته عليكم لعلكم تسلمون والله جعل لكم مما خلق ظلالا لنعمتكاني تري خوي پروردگار بسرتانەوە ئەوەیە سێبەری بۆ دروست کردوون سێبەر لەو شتانی کە دروستی کردو سێبەریش بۆ هاوین زۆر شتێکی خۆشە زۆر شتێکی پێویست و بەسوودە درەختێکە سێبەری هەیە دەچیتە ژێر سێبەرەکەی اینجا دەڵێ سێبەرم بۆچی دەچمە ژێر درەختەکە جوابمان چییە؟ دەچمە ژێر خودی درەختەکە بۆچی باسی سێبەرەکە دەکا ئەی من کە درەختەکە بێ ناچمە ژێر درەختەکە یعنی بەس خودی درەختەکە کافی نییە بۆچی باسی نیعمەتێکی تریش دەکا کە سێبەری درەختەکەیە ئەی کە من چوومە ژێر درەختەکە کافی نییە دەی بجوڵێت بیرکردنەوە تا بجوڵێن کاکە ئافرین ئەی دەڵێن خۆشە نییە کە تۆ لە ژێر درەختەکە بووی ڕێک لە ژێر درەختەکە بووی سێبەرت لێ بدە جار وایە ڕێک کە ڕێکە و ڕێکی درەختەکە هیچی سێبەر نییە سێبەری درەختەکە چۆتە ئەو سەر تۆ چی لە سێبەرەکەدا دەنیشی ئیسراحەت دەکەی ئەگی ناوەڕە لە ژێر درەختەکە دانیشە لە گەرمە بێزار دەبی کەواتە نیعمەتێکی تری خوای گەورە کە دروستی کردووە سێبەرە سێبەری دیوارێکە سێبەری درەختێکە سێبەری چێوێکە سێبەری هەورێک جار وایە خوای گەورە بە ڕەحمەتی خۆی هەورێک دەنێرێتە سەر لە گەرما هاویندا پەڵە هەورێک بۆی سێبەرت لێ بکات ببێتە سێبەر و خەڵکانی ڕزگاریان بێ لە گەرما وەلا تیاچوون چیتری بۆ داناوین پەروەردگار وجعل لكم من الجبال أكنانا و لە چێوەکانیشدا شوێنی خۆحەشاردانەوە و خۆپارێزی کە ئەشکەوتەکانن ئەوەشی بۆ داناوین یعنی هەم لە سەرما و گەرما کە چوویتە ناو ئەشکەوتەوە بارانێکی بەلێزمێ بەفرە چیتە ناو ئەشکەوتەوە پارێزرای یا گەرمایەکی زۆر بەهێزە کە چوویتە ناو ئەشکەوتەوە ئەوە پارێزراویت
ئەوەشی بۆ داناوین کەواتە ئەو ئەکنانانە ئەو ئەشکەوتانەی کە دروست کراوە ئەوەش پەروەردگار بە حیکمەتەوە دروستی کردووە بە مەبەستەوە دروستی کردووە ئەویش بۆ ئێمەیە بۆ خاتری ئێمە پێویستمان پێی دەبێت سبحان الله یا ربی لەکە الحەمد وەلەکە الشکر بەڵێ و هەروەها پارێزەریشتە یعنی هەم لە سەرما و لە گەرما پارێزەرتە ئەشکەوتەکە و هەم لە دوژمنیش دەچیتە ناو شوێنێکەوە و پارێزراو دەبی خۆت دەشاریتەوە ئەها ئەصحاب الکەهف چون لەکوێ خۆیان شاردەوە لە کەهفێکدا بەڵێ نعمتي اشتري پروردگار وجعل لكم سرابيل تقيكم الحر وسرابيل تقيكم بأسكم جور پوشاکێکی بۆ داناوین پەروەردگار جۆرە پۆشاکێکی بۆ داناون کە تەقیکم یعنی دەتان پارێزێ لە چی الحەڕ لە گەرما تۆ وەرە یعنی بە چلەی هاوین بەبێ پۆشاک بەبێ جل بڕۆ دەرەوە نە هیچ بەسەر سەرتەوەیە نە هیچ بەسەر جانتەوەیە و خۆت دانەپۆشیەوە شانت و لاشت دەسووتیت لە گەرما دەسووتیت بۆیە پەروەردگار جلی بۆ مرۆڤ دروست کردو بۆی بیپارێزێ هەم لە گەرما و هەم لە سەرما وسەرابیل تەقیکم بەئسەکم جۆرە جلێکی بۆ داناوی پەروەردگار بۆچی دەتان پارێزێ لە چی بەئسەکم یعنی کە دەجەنگن دژی یەکتر و بە شمشێر و بە تیر و بە چی هجوم دەکەنە سەر یەکتر ئەوە وەکو زرێ پۆشێکە وەکو قەڵغانێکە ئەو جۆرە جلە بۆی بتان پارێزێ لە چی تان پارێزێ لە برینداربوون لە پێکان بەرامبەرەکەت نەت پێچێ کە لێشی دایت تەسیر تێنەکەم نەچێتە ناو لاشەتەوە شمشێرەکە یا تیرەکە تەقیکم بەئسەکم كذلك يتم نعمته عليكم ئاوا بەرەبەرە پەروەردگار نعمەتەکانتان بۆ تەواو دەکا هەرچی پێویستانە سەیری ئەم وردەکاریانەکە سێبەرت بۆ دروست دەکا گەرمات نەبێ جلێک بۆ هاوین جلێک بۆ زستان خۆی گەورە عەقڵی داوەتە ئینسان واروها عەقڵی داوەتە ئینسان شتێک دروستکا بۆ ئەوەی کە لە بەئس و لە جەنگدا خۆی بپارێزێت و ئەشکەوتی بۆ داناوە ئەم هەموو نعمەتە خۆی گەورە وردە وردە یوتیم و نعمەتەه عەلەیکم نعمەتەکانی تەواو دەکا بەسەرتاندا بۆچی لعلكم تسلمون بەشکو لە بەرامبەر ئەو هەموو نعمەتانەدا ئێوەش چی بن ملکەچی پەروەردگارتان بن بۆچی ملکەچی بین ئیشی پێمانە نا وەڵڵا ملکەچی بن بۆی بەختەوەری دنیا و دوا ڕۆژ بن چونکە بەختەوەری تەنها لە ملکەچیدایە بەختەوەری تەنها لە ملکەچبووندایە نمونەیەک بینەوە ئەگەر یعنی مۆضعی شاهیدەکەتان پێ بڵم غەسالەیەک لاوانەیە ئێستا ئەمڕۆمی غەسالەی هەیە غەسالەیەک شوێنەکەی تەوازن نییە کە هەڵت کرد چی دەکات لە جوڵێت هەڵدەپەڕێوانییە ئێستا کە لێی گەڕی نەچۆتە شوێنی خۆی کە لێی گەڕی ئاوا زۆر بە قووەت دەسوڕێتەوە و هەزە و هەڵپەڕین و جوڵەشیە بەشی ماوەیەک ناکات و تێک دەچێت و دەشتێت وانییە ئێستا کە بڵین با جێگاکەی بۆ ڕێک خەین بچێتە شوێنی خۆی بۆ غەسالەکە باشترە بۆ غەسالەکە باشترە کە ڕێکت خست تەخت بوو تەوازن بوو جوڵە جوڵ ناکە غەسالەکە دەمێنێتەوە یا نامێنێتەوە بەڵێ کە پەروەردگار بە تۆ دەڵێ وەرە ڕێگای خۆت وەرە سەر ڕێگای خۆت بۆ ئەوەی لەو هەڵبەز و دابەز و پەتپەتێنە و ئەولای ڕزگارت بێ بۆ خۆت باشترە سەلامەت دەبی لعلكم تسلمون فتسلمون بەشکو ئێوە تەسلیم پەروەردگار بن کە تەسلیم پەروەردگارتان بوون تەسلەمون سەلامەت دەبن لە چی سەلامەت دەبی لە گومڕای دنیا سەلامەت دەبی لە تیاچوونی دنیا سەلامەت دەبی و لە عەذابی دوا ڕۆژیش سەلامەت دەبی سەلامەت دەبی دوو سەیارە هەیە بە هەردووچیان دەڵێ کاکەجا ئەمە ڕێگا ڕاستەکەی لەسەری بڕۆن بەسەر جادەکە بڕۆ هیچیان دەڵێ بەسەر چا من لا نادەم ئەوەی تر دەڵێ بەخوا من حیسابیشت بۆ ناکەم حەزم لەکوێ بێ من سەیارەم پێ بێدا دڕۆم جادە بێ دۆڵ بێ شاخ بێ هەوراز بێ دار بێ بەرد بێ من حەقم نییە بە قسەی تۆ ناکەم لەسەر جادە ناڕۆم دەڵاخر بۆ خۆت زەرەرە تۆش بۆ خۆت قازانجە کە لەسەر جادەکە بڕۆی نا من بە قسەی تۆ ناکەم بە قسە مەکە بزانە
عاقبەتەکەی چی دەبێت؟ ئەوەی لەسەر جادەکە دەڕوا بە ئیسراحات، هەڵبەز و دابەزی نییە، بەرەو شوێنی خۆی دەڕوا بە سەلامەتی، کە ئەو ملکەچی فەرمانەکەت بوو بە قسەی کردی سەلامەت دەبێ یانە؟ سەلامەت دەبێ سەر جادەکە ڕۆیشت. ئەوی تر کە تەسلیم بە بڕیارەکەت نەبوو سەلامەت دەبێ؟ نە، لە جادە لایدا بۆ سەر شاخ، لایدا بۆ دۆڵێک هەڵدەدێرێت و کۆتایی پێ دێت. تەسلیم نەبووی سەلامەت نەبووی. بۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کاتێک کە مجاهیدەکانی دەناردن، سەحابەکانی دەناردن بۆ ناوچەیەک بۆ جیهاد، دەیفەرموو پێیان بڵێن ئەسلیم تەسلەم، یا کە نامەی دەنار بۆ کەسێک سەرکردەیەک، تەسلیم بە بەخوا و بە دینەکەی خوا تەسلەم، ئەسلیم تەسلەم، سەلامەت دەبێ و کات. تسلیم نبی سلامت نابید، سلامت نابی. لعلكم تسلمون. بلى. فإن تولوا فإنما عليك البلاغ المبين. يعرفون نعمة الله ثم ينكرونها وأكثرهم الكافرون. فإن تولوا يعني ئەگەر دوای ئەو هەموو ڕوونکردنەوەیە، دوای ئەو هەموو بەڵگە و نیشانەیە، دوای ئەو هەموو ناز و نیعمەتەکە دەرخرا، هەر پشتیان کرد، هەر تەوەلایان کرد، هەر یاخی بوون، هەر تەسلیم نەبوون و ملکەج نەبوون ئەو هەموو نیعمەتەی خوا و هەموو نەسیحەتە، ئەو کاتە ئەی محەممەد عەلەیهی سەڵاتو وەسەلام خەممە خۆ کە مسلمان نابن. فإنما عليك البلاغ المبين. ئەوەی کە لەسەر توێ تەنها چییە؟ ڕاگەیاندنێکی ڕوون و ئاشکرایە. ئەوەشت کرد کەواتە گلەیی و لۆمە لەسەر تۆ نییە. خەڵک مسلمان نابێت چی بکەین؟ کەواتە چ کاتێک لەومە لەسەر داعی و بانگخواز هەیە کە بەلاغێکی موبین نەکات، کە بەلاغەکەی چی نەبێ؟ موبین نەبێت، کە ڕاگەیاندنێکی ڕوون و ئاشکرات نەبێت. بەلاغ یانی چی براکانم؟ شمانوت ڕاگەیاندن، ڕاگەیاندنێکی ڕوون و ئاشکرا. یەکەم ئیشی پێغەمبەران چی بووە؟ بەلاغ الموبین نەبووە؟ ڕاگەیاندن. ئایا ئەوڕۆ بوونی کەناڵێکی ڕاگەیاندن بۆ ڕاگەیاندنی دینی خوا پێویستە و تەواوکەرە بۆ ئیشی دوعات و بانگخوازانیان نا؟ بەڵێ. وەی من سەیرم لێ دێت یعنی لە کەسانێک ڕاست دەبنەوە کاکە با هەر نەبێت، کەناڵ با هەر نەبێت، با ڕاگەیاندن هەر نەبێت، ئیسلام پەچی ناکەوێت. یخۆ تۆش نەبی ئیسلام پەچی ناکەوێت، باوکیشت نەبی ئیسلام پەچی ناکەوێت، منیش نەبی ئیسلام پەچی ناکەوێت. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام وەفاتی کرد ئیسلام پەچی ناکەوێت، چونکە دینی خوایە، خوا ماوە. بەڵام ئێمە وەکو وەسایل لەسەرمان نییە، وەسایلەکان بگرینە دەست بۆ بڵاوکردنەوەی دینی خوا. جا دەبینی سوبحان الله ئەو بەلاغا، ئەو ڕاگەیانەی کە بۆ نمونە ئەمڕۆ بە ڕێگای ئەو وەسائل و قەنەواتانە دەکرێت، ئایا بە فەردی و بە تاچیە لە مزگەوتەکان بە تەنها دەکرێت؟ ناکرێت. ئێستا ئێمە دانیشتوون مەجموعەیە خەڵک هاتوون هەر یەکێ لە شوێنێکەوە بە دیار بنەوە دانیشتوون گوێ لە تەفسیر دەگرن ئیستیفادە بکەن. ئێوە بۆتان ڕەخسا، بۆتان گونجا بە فەزلی خوا کە شوێنی خۆتان، ماڵی خۆتان جێبهێڵن، بێن دابنیشن عیلم فێر بن. بۆ هەموو کەس دەگونجێ براکان؟ ناگونجێ. بۆ پیرێژنێک و پیرەمێردێک دەگونجێنە، بۆ کەسێکی کاسبکار کە مەزدەری مەعیشەتی ئەوەیە کە کەسابەتەکەیەتی نەیکا ناتوانێت بۆی دەگونجێ بێ وەکو تۆ دانیشێ ناتوانێت. بۆ نەخۆشێک دەگونجێ ناتوانێت. ژنە و مێردی کرد و ماڵ و مناڵی هەیە دەتوانێت بێ ناتوانێت بێ. گەنجانێک ئەگەر هیچ ئیش و کاریشیان نەبێ حەزیش بکەن بێن بەڵام ڕێگریان لێ دەکەن ناتوانێت بێت. خەڵکانیش ترە لە وڵاتێکی ترە ئەو هەر ناتوانێت بێت. ئێستا ئەوەی کە تۆ لێرە دانیشت و گوێی بۆ دەگری ڕێک ڕاگەیاندن دەیگەێنێ بەو پەڕی دنیا و پەڕی دنیا. لە وڵاتێکی ترەوە ئاوا ئێستا وەکو تۆ دانیشتووە بە دیار تەلەڤیزیۆنەکە و گوێ لە تەفسیری قورئان دەگرێ. ئەی ئەمە بەلاغ الموبین نییە مەگەر؟ ئەمە ڕاگەیاندنی دینی خوا نییە؟ ئەی ئەمە جیهاد نییە؟ اینجا ئەسڵ لە جیهاددا کە خوای گەورە داینا
جهادي دعوة يا جهادي قتالة؟ كم ين أصلا دعوة. پیغمبری خوا عليه الصلاة والسلام وكل صح مسلم دهاتو كسرية چي ناردبا بو قومك دي فرمو ادعوهم إلى 3 خلال أو 3 خصال كجيشنا أو شوينيك بويدة بو جهاد كردن بانجان كان بو سيشت يكميان بو إسلام دعوة يمكن أقر قبول يان كرتوا الحمد لله حج نابي شمشير بين ندر ولا كيفك يا خوي جنگنيه تو بدعوة مسلمان أقر مسلمان نبو ولا جزية بدا هو أم كاتا دواي أوا حكم إسلام لو حكم كاتو توش دا باريزيت أقر هناك إنجا قتال سي مرحلة قتال باشك سرييكي آوا يا جيشك بو جهاد برواد دەڵێن پارەی زەکات حەڵاڵە بووی زۆر چاک ئەمە دەڵێن گومانمان لەوەیان نییە ئێستا ئەو جێشی ڕۆیشت و بە پارەی زەکات ڕۆیشت مە قیتالە غەزایە بۆ هەر کوێیەک دەچێ یەکسەر موسڵمان دەبن ئەگەر هاتنەوە دەڵێ بڵێن پارەکەتان بێنەوە حرامە لێتان چونکە ئێوە شەڕتان نەکرد ئێوە داوەتان کرد موسڵمان بوون کاتە لێتان حرام بێن پارەیە ئێمە کوتمان بەس بۆ جەنگە هەشتی وا هەیە شتی وا لە ئیسلامدا هێنا كاتا أصل لإيشي غزاة بريتيا لدعوة أصل لإيشي غزاة دعوة ده شيء دعوة ذاك كدعوة نبو ريقولوا كوسب أبو إنجا قتالك دس بدك كاتا برا كان دعوة إسلام يعني بلاغ راقيان دن تاتو بيشو بهدروس كيتو نابت بو أما نابت وخو ما جهاد نيو إيه أصلك أما جهادك أما جهادي أصلي يعني إلا ده يبجي خويني خلق برجين جا إسلام بلاو كيتو ئێستا کە بە هۆی ڕاگەاندنەوە ئیسلام بگەینیتە وڵاتان و بیگەینتە ماڵەکان و بیگەینتە گەورە و بچووک بەبێەوەی دڵۆپە خوێنێک بڕژێ ئەمە مەگەر جیهاد نەبێت چی جیهادە ئەی بۆچی پەروەردگار بە نەسی قورئان لە مەکە کە یەک ئیزن نەدراون شمشێرێک بەکاربێنن فەرمووی وەجاهدهم به جیهادا کەبیرا بەم قورئانە جیهادیان بکە جیهادی گەورە بە قورئان و بە داعوە و بەلاغ دەکرێت لەولا شەتو نامە جیهاد نییە مە دروست نییە مەڵ کەواتە ئەرچی بانکخوازان چییە؟ هەڵسن بە ڕوونکردنەوە و ڕاگەیاندنێکی ڕوون و ئاشکرا ئەوە ئەرچیانە ئەرکت نییە بە زۆر تۆ خەڵک بکەیتە موسڵمان وەکە نەژبوو بە موسڵمان تۆ تاوانبار نابی لەسەری چونکە تۆ بە ئەرچی خۆت هەڵسای کە چییە؟ البەلاغ الموبین بەڵام خاڵێک گرنگە ئاگات لێ بێت پێویستە بەلاغەکەت موبین بێ ڕاگەیاندنەکەت ڕوون و ئاشکرا بێ نەک بۆ خۆشت جارێ لە خۆت حاڵی نەبوویت علمێکی وات پەیدا نەکردووە هیچ تێنەگەیشتووی وەکو پێویست وەڵام من دەچم دەست دەکەم بە ڕاگەیاندن و داعوە و بانگەوازیکردن نە بەکەڵک نایێتەوە جارێ ماوتە دوو شوبهەت بۆ باسکەن پەکت دەکەوێت ئەو کاتە تۆ حایە ئیسلام دەبیت ناتوانیت جوابێکت پێ نییە بەناوی ئیسلامیشەوە بچی قسە بکەی غەڵەتە وریابە بۆیە نەیفەرم فإنما عليك البلاغ بس فەرمووی البلاغ المبین دەبێ بچی ڕوونی کەیتەوە کە باسی تەوحیدت کرد تۆ خۆت دەبێت لە تەوحید حاڵی بوو بی کە باسی شرکت کرد تەحذیرت لێی کرد بزانە جۆرەکانی شرک حکمی شرک ئەدیلەکان بزانە باسی سنەت و بیدعە دەکەی بزانە باسی هەر بابەتێک دەکەی با علمت پێی بێ بۆی بەلاغەکەت موبین بێ بەڵێ ئینجا دوای ئەوە پەروەردگار بۆمان باسی هەڵوێستی بێ باوەڕان دەکات بەرامبەر بە نیعمەتەکانی خوا دەفەرمێ یاریفونە نیعمەتە الله سبحان الله هاوڵدانەران نیعمەتەکانی خوا دەناسن چاک دەیزانن و دەیبینن چێ هەبێ ئاسمان نەبینێ زەوی نەبینێ باران نەبینێ ئاو نەبینێ ڕووەک نەبینێ دەست و چاوی خۆی نەبینێ یعنی هەستی پێ نەکات قاچێت ئەو هەموو نیعمەتەی خوا نەبینێ دەیزانن نیعمەتەکانی خوا دەزانن بەڵام لە جیاتی ئەوەی کە سوپاسی خوا بکەن لەسەر ئەو نیعمەتانە ثم ينكرونها دێن نکوڵی لێ دەکەن و بەهی خوای گەورەی نازانن و دەیدەنە پاڵ غەیری خوای پەروەردگار
و سپڵە و بێوەفا دەردەچن ئەکثەرهم کافرون بێباوەڕ دەردەچن بەرامبەر نیعمەتەکانی خوا لە جیاتی وەفاداری و سوپاسگوزاری دەست دەکەن بە بێوەفایی و سپڵەداری. ئینکاری لە نیعمەتی خوا ئەوەتە دەبینیت مولحدێکی جێل و بێعەقڵ خۆی بە ڕۆشنبیر دەزانێت، پێی دەڵێ تۆ چێ تۆی دروست کردووە؟ من هەر ئاوا دروست بووم، لە تەبیعەتەوە دروست بووم، خوا دروستی نەکردووم. شتێک نییە بە ناوی خوا، شتێک نییە بە ناوی خوا. تۆ لەکوێ هاتی؟ چۆن هاتی؟ چێ تۆی دروست کرد؟ يعني سبحان الله يعرفون نعمة الله ثم ينكرونها. ئەگەر ئاگاشی لە خۆی نەمێنێ و تۆزێ قسەی لەگەڵکە دەڵێ ئەو شتە بەخوا وانە، سوێندیش دەخوا بەخوای گەورە وانە، یاگە ناڕەحەتێکی بۆ بێت ئەو هیچ هاوار دەکاتە خوای گەورە، ئینکاریشی لێ دەکات، کافریش دەبێت. کەواتە ئەمە طبیعەتی ئینسانی کافرە. دقت دەنا عیبارەی چی و چی؟ يعرفون نعمة الله ثم ينكرونها. فەرمی ئینکاری لێ دەکەن، ئەنجا فەرمی وأكثرهم كافرون. بۆچی نەیفەرموو وهم كافرون؟ ئایا هەموویان کافر نین؟ یعنی هاوڵداران هەردێکیان کافرن؟ یاڵا چێ پێم دەڵێ؟ بەڵێ بەڵێ چێتر جوابی پێیە؟ لە نێوان کافرەکاندا هەیە ئاعتراف بە نێعمەتەکانی خوا دەکە، باشە، بەس دەفەرمێ ئەکثەرهم کافرون. ئێستا ئەوانەی کە ئینکاری لە نیعمەتی خوا دەکەن بەوان دەفەرمێ زۆربەیان کافرن، زۆربەیان کافرن. دەڵێن دوو جوابی هەیە. جوابی یەکەمیان یعنی جۆری کوفرەکە أكثرهم كافرون بها، يعني بهذه النعم، نك أصلي كفر وهيج هميان كافرن، كفر إيمان هميان كافرن، فلما أكثرهم كافرون بها هاو تجور كفرك كفر النعمة، كفري شي كفري نعمة، يعني يوم نعمة بي خواي جورا نازانه. بلام هيانا كافري كفر إيماني هي، بلام كفر نعمة نية. إذا لي باشە تۆ بۆ مسلمان نابی پێ دوانی ئەو نعمەتانەمەی خۆی گەورەیە دەڵە بەرە وەڵا من کوفری نعمە ناکەم، ئەو نعمەتانە ئیقراری پێ دەکەم، دەزانم خۆی گەورەیە بەسەرمە، خوا منی دروست کردووە، خۆی گەورە دەمژێنێ، خۆش دەمرێنێ، وەڵا هەمووی دەزانم، ئەوە بەرامبەر ئەو نعمەتانە کوفر ناکەم، بەڵام کوفری ئیمانی هەیە. ئەمە جوابێک. جوابی دووەمیان وأكثرهم كافرون، يعني أكثر قومك، ئەی محەممەد زۆربەی قەومەکەی تۆ کافرە، بەڵام هەندێکیان چی بوون؟ مسلمان بوونیان نا؟ قەومی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەهلی مەکە قوڕەیش زۆربەیان کافر بوون، بەس هەندێکیان لەیان مسلمان بوو. بەڵێ ويوم نبعث من كل أمة شهيدا ثم لا يؤذن للذين كفروا ولا هم يستعتبون. باش شایەتیدانی پێغەمبەران عەلەیهیم السەڵاتو وەسەلام لەسەر گەلەکانیان لە ڕۆژی دوایی. پەروەردگار دەفەرمێ ويوم نبعث من كل أمة شهيدا. أي محمد عليه الصلاة والسلام باسي أو رجيان بوبكا كروجي دوائية كالهر قاليك دا في غنبركان وك شاهديك دا نيرين سريان بو شايتي دان لسريان لسر چي لسر اندازي ولام دانوي قالكي بو بانقوازيكي كواتاو روجا ديت أو في غنبرا كوا بۆ هەر گەلێک نێراوە ببێتە شاهید بەسەر قەومەکەی خۆیەوە، ئەوانە وەڵامیاندایە ئەوانە وەڵامیان نەدامەوە. ثم چی پاشەوە لا يؤذن للذين كفروا،
يعني مۆڵەت بە ئەوانەی بێباوەڕ بوون مۆڵەتیان پێ نادرێت بیان و بهێننەوە پاکانە بکەن لەسەر یاخیبوونیان و بێباوەڕبوونیان لا يؤذن لهم يعني لە ڕۆژی قیامەتدا بێن بەس تۆ مۆڵەتمان بدە ئەی پەروەردگار ئێمە ڕوونی دەکەینەوە عوزرمان هەبوو لا يؤذن لهم مۆڵەت هەر نادرێن ئەبەدەن کاتیەوە نەماوە تۆ بیان و بێنیتەوە 50 60 70 80 ساڵ ژیایت ئیمانت نەهێنا پێغەمبەرم بۆ ناردیت ئێستا بیانوی دەین تۆ ولا هم يستعتبون لعتباوە هاتووە يعني داوای ئەوەشیان لێ ناکرێت بگەڕێنەوە فرسەتێکی تریان پێ بدرێ شانسێکی تریان پێ بدرێن نا ئەویان لێنا ئەویان پێ نادرێت ولا هم يستعتبون داواش لەو بێباوەڕان ناکرێت بگەڕێنەوە بۆ دنیا بۆ ئەوەی داوای لێبوردن بکەن و خوا لە خۆیان ڕازی بکەن چونکە تەواو کۆتایی هات فرسە یەک جارە نابێتە دوان فرصة الحياة مرة واحدة فرصتي ژیان یەک جارە تۆ یەک جار دەژیت وامەزانە کە مردیت خۆت چوویتە ئەو دیو ژیانی ئەو دیو بینیت ڕاستە ئەنجا بڵێ تاوا من بۆم دەرکەوت کە فعلا زیندوو بوونەوە هەیە و قیامەت هەیە و بەهەشت هەیە و جەهەنەم هەیە و ئەوەی کە مسلمان نەبێت چێتە جەهەنەم و ئەوەی کە مسلمان بچێتە بەهەشت و کەواتە ئێستا بمگەڕێنەوە دنیا ئەنجا دەست پێ دەکەمەوە عاقڵ دەبم نانا ولا هم يستعتبون أبدا يعني داوایان لێ ناکرێت کە بگەڕێنەوە جاریش تر کەواتە ئینسانی عاقڵ دەبێ ئەو هەلە لە دەست خۆی نەدا فرسەتی ژیان لە دەست خۆت نەدەی وا نەزانی دەوری دووەمت بۆ هەیە یا دەتوانی دانیشتەوە بۆ ساڵێکی تر دەرەجەی باشتر دێنم بەخوا نە دەوری دووەمی هەیە نە ساڵی دووەمیشی هەیە یەک جارە کۆتایی پێ دێت بەڵام ئەو یەک جارە مۆڵەتی زۆرت هەیە بۆ سعیکردن یعنی بۆ نمونە پۆلی 6 ساڵێک 12 یعنی ساڵێک بەڵام لەو ساڵەدا سعی بکە وەڵای کاکە بە ساڵە فریان ناکەم دەرسەکان زۆرن بۆیە هەندێک دەرس هەندێک ئیمتیحان دەخەمە دەوری دووەم یا هەیە دەڵێ بەخوا بەشی خەمە دەوری دووەم هەر سوودی نییە دادەنیشمەوە بۆ ساڵێکی تر بە 2 ساڵ تەواو دەرەجە دێنم تۆ کار لە 2 ساڵ و 3 ساڵ دانیە کاک جارێ تا بالغ نەبی هەر قەڵەمت لەسەر نییە ئەوە هەمووی فەزڵی خوایە ئەنجا کە بالغ بوویت و تەکلیف هاتە سەرت ئەنجاش خوای گەورە عومرێکت پێ دەدا بۆی بیرکەیتەوە بۆی چاکە بکەیت بۆی لە خراپە دوورکەیتەوە تەسلیم دینی خوابی ملکەچی فەرمانی پەروەردگارت بی ئێمەڵەت زۆر لە بەردەستتدایە بەڵام یەک جارە ها کە مردی کۆتایی هات خوای گەورە هیدایەتماندا ئەو فورسەتە لە دەست نەدەین بە باشترین شێوە سوودی لێ ببینین مەڵە وإذا رأى الذين ظلموا العذاب فلا يخفف عنهم ولا هم ينظرون وإذا رأى الذين أشركوا شركاءهم قالوا ربنا هؤلاء شركاؤنا الذين كنا ندعو من دونك فألقوا إليهم القول إنكم لكاذبون يومئذ السلم وضل عنهم ما كانوا يفترون سزای هاوڵدانەران لە ڕۆژی دوای بزانین چییە ئەوانەی کە بێباوەڕیان هەڵبژارد ئەوانەی کە هاوڵیان بەخوای گەورەدانا پەروەردگار دەفەرمێ وإذا رأى الذين ظلموا العذاب يعني أي محمد عليه الصلاة والسلام ئەوەشیان بۆ باس بکە کە ئەوانەی لە دنیادا ظەلەم و ستەمیان کرد شەریکیان بۆ خوادانا پشتیان لە دینی خوا کرد کاتێک کە سزای خوا دەبینن إذا رأى الذين ظلموا العذاب کە سزاکەی پەروەردگاریان دەبینن ئەو کاتە فلا يخفف عنهم العذاب ئێستا بۆیان باسکە والله یەک تۆزیش عەزابی خوای گەورەیان لەسەر سوگ ناکرێت
با بە ئومێدی ئەوە نەبن کە سزای خۆیان بۆ هات داوا بکەن و بپاڕێنەوە و بگرێن و هاوارکەن و بلاڵێنەوە لەسەریان سوک دەبێت یەک تۆز لەسەریان سوک ناکرێت ئەبەدەن ولا هم ينظرون وأصلا دواج ناخرين لخصنا ناوي سزاكوا تنانت چرکێکیش چونکە کاتی پەشیمانی و بیان و نەماوە یعنی کە بڵێ باشە تۆ جارێ بوەستە جارێ لێم گەڕن مەلایکەتەکان وەم بخەن ناویەوە من قسەم هەیە دەیکەم قسە ولا هم ينظرون هەر چاوەڕێ ناکرێن بۆ ئەوەی دەی قسەی خۆتان بکەن و اینجا با بزانین ئایا پەشیمان دەبینەوە لە خستنە ناو ئاگرەکەوە یان نا ولا هم ينظرون ڕۆژی قیامەت هەر کەس زاکەت بینی تەواو وبرزت الجحيم للغاوين كجحيم هاتو درخرا بينيان تەواو نەدوا دەخرەی نەمۆڵەتت پێ ئەدرێ قسە بکەی نا لەسەر تەخفیف دەکرێت کە خرایتە ناویەوە ئەنجا مەشهەدێکی تر دیمەنێکی ترمان بۆ نەقڵ دەکا بۆ باز دەکا پەروەردگارمان دیمەنی گفتوگۆی نێوان هاوڵدانەران و پەرستراوەکانیان لە ڕۆژی دواییدا یعنی ئەوە ڕۆژی مەحکەمەیە ئەوە ئاگر جەحیم هەڵگیرسێنراوە بۆ هاوڵدانەران لە ئەڕدی مەحشەر چێ دەبینن لە مەحکەمەی خوای پەروەردگار هاوڵدانەران پەرستراوەکانیان دەبینن ئەوانەی کە دەیان پەرستن لە دنیادا وإذا رأى الذين أشركوا شركاءهم وكاتك للروجي دوائدا أواني هاوڵدانەر بوون ئەوانە دەبین کە لە دنیا کردبوویانن بە هاوڵ ئیخوا قالوا ربنا هؤلاء شركاؤنا دەڵێن ئەی پەروەردگارمان ئەمانە بوون کە کردبوومانن بە هاوڵی تۆ و دەمان پەرستن کەواتە ئەوانیش بەشدارن لەگەڵمان لە تاوانەکە ئەوانیش لەگەڵ ئێمە با سزا وەرگرن بۆچی دەبێت هەر ئێمە بین الذين كنا ندعو من دونك ئەوانەی کە ئێمە داوامان لێ دەکردن هانامان بۆ دەبردن پشتمان پێ دەبەستن بۆی ڕۆژی قیامەت شەفاعەتمان بۆ بکەن شتێکمان بۆ بکەن ئەوەتان ئەو بۆچی بە جواب نایان لەسەرمان دەی ئەی پەروەردگار ئەوانەی شەریکن لەگەڵمان پەرستراوەکانیش یەکسەر فألقوا إليهم القول یەکسەر وەڵامی قسەکەیان دەدەنەوە دەڵێن إنكم لكاذبون بەڕاستی ئێوە لە درۆزنەکانن کە ئێمەتان بە پەرستراو دانا و پەرستنتان بۆ ئێمە کرد داواتان لە ئێمە کرد چونکە نە ئێمە پەرستراوین لە ڕاستیدا ئێمە معبود نین خوا نەبووین وەنە داواشمان لێ کردوون ئێمە بپەرستن کەواتە ئێمە هاوڵی ئێوە نەبووین دۆستان نەبووین ڕازی نەبووین بۆیە ئەوان سزا نادرێن ئەوەی کە سزا دەدرێ ئەمانە بۆیە براکانم خەڵکی ئەمڕۆ هانا بۆ پێغەمبەر دەبا عەلەیهی سەڵام هانا بۆ پیاو چاکێک دەبا تەمەن پێغەمبەران بەوە ڕازی نین و پیاو چاکانی ڕاستەقینە بەوە ڕازی نین بۆی ڕۆژی قیامەت نە هیچیان بۆ دەکەن نە شەفاعەتیشیان بۆ دەکەن لە دنیاشدا بە ئومێدی چییە کە دەیپەرستێ و هانای بۆ دەبا هؤلاء شفعاؤنا عند الله شەفاعەتمان بۆ دەکەن ڕۆژی قیامەت شەفاعەتیان بۆ ناکەن پێیان دەڵێن ئینەکم لەکاذیبون ئێوە درۆزنن بۆتان کرد چێوتی ئێمە پەرستن چێوتی داوا لە ئێمە لە چ حەدیثێکدا هاتووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام بە ئومەتەکەی بڵێ إذا سألت فاسألني مع الله ئەگە داوات کرد لەگەڵ خوا داوا لە منیش کە نەخێ فەرموویەتی إذا سألت فاسأل الله وإذا استعنت فاستعن بالله داوای یارمەتی لە خوا بکە هەنا بۆ خوا بەرە بە خوا ببەستە کەواتە ئێوە درۆزنن ئێمە شتی ئەومان فێر نەکردن پێمان نەوت ئەدی ئەگەر یەکێک بە حساب پیاو چاکە و بە خەڵک بڵێ داوا لە من بکەن هانا بۆ من بەرن ئەو من واتان بۆ دەکەم وابێ ئەوە تاغوتە ئەوە یەکێکە لەو شەیطانانە لەگەڵ ئەو مشریکانە حەشر دەکرێت بە یەکەوە دەخرێنە چیوە دەخرێنە جەهەنەمەوە ئەم ئاەتە چیمان پێ دەڵێ فألقوا إليكم القول إنكم لكاذبون براستي ودروزن همو شخص پرستێک درۆزنە هەرچی گۆڕ پەرستە درۆزنە لەگەڵ دینی خوا و درۆزنە لەگەڵ مسلمانان بۆچی بە نەسی قورئان چونکە دینێکی درۆینەیە دەستی داوەتێ شخص پەرستی و گۆڕ پەرستی و قەبر پەرستی دینی درۆینەیە دینی ئیسلام نییە دەیداتە پاڵ ئیسلام دێتە
پاڵ شەرع شتیوان نییە درۆ دەکەن لە ئیسلامدا شتیوان نییە ئەبەدەن کەواتە فعلەن شەخص پەرست و گۆڕپەرست و مشریک کەسێکی درۆزنە مەڵە دوای ئەوە وألقوا إلى الله يومئذ السلام ینی پەرستراوەکان لە پێویستترین کاتدا فریایان ناکەون و لە دەستیان دەچن یعنی لە ڕۆژی دوایی ینی دوای بەڕائەت لێکردنیان کە پەرستراوەکان بە مشریکەکان ئێوە درۆ دەکەن ئەو کاتە هیچ قسەیان نامێنێت چی قسەی نامێنێت مشریکان قسەیان نامێنێت بۆ چونکە ئەوەتە پەرستراوەکانتان بەڕائەتیان لێکردن قسەیان نامێنێت و ملکەج دەبن ئەو درۆ دەلەسەی کە لە دنیا هەڵیان بەست بوو وضل عنهم ما كانوا يفترون ئەو درۆ دەلەسەی کە لە دنیا هەڵیان بەست بوو هیچی نامێنێت کە گوایە پەرستراوەکانیان شایستەی پەرستن دەبێت داوایان لێ بکەن بیانکەنە واستە شەفاعەتیان بۆ دەکەن هەمووی چۆن سەهۆڵێک لەبەر تشتی خۆردانی دەتوێتەوە درۆکەیان ئەوە توایەوە کەشف بوو هەڵوەشایەوە هیچی سەری نەگرت بۆ بە درۆ کەوتنەوە ضل عنهم ما كانوا يفترون ئەمڕۆ بە فەزلی خوای گەورە بە بەڵگەی شەرعی درۆی گۆڕپەرستانمان هەڵوەشاندووە حەج بەڵگەیەکیان پێ نییە بەڵام چی بکەین خۆ پێغەمبەری خوا ڕاز نابێتەوە بێتە دنیا بڵێ ئەی ئەوانەی هانا بۆ من دەبەن و دەڵێن یا ڕەسوول الله هاوار ئێوە درۆ دەکەن خۆ خۆی زیندوو نابێتەوە بەڵام ئایەت و حەدیث هەیە ئەوەتە قورئان دەفەرمێوان درۆ دەکەن بەس ڕۆژی قیامەت هەڕێک پێغەمبەرانیش و پیا و چاکانیش پێیان دەڵێ ئێوە درۆ دەکەن ئەو درۆ دەلەسەیە ئەو گۆڕپەرستیە درۆیینەی کە هەڵیان بەستووە بە ناوی دینەوە دەیکەن وضل عنهم ما كانوا يفترون لێک هەڵدەوەشێ حەچی نامێنێ کۆتایی پێدێت ئێستا دەڵێن چی وتمان تەنها خواپەرست بن تەنها داوا لەو بکەن تەنها پشت بەو بەستن هانا بۆ ئەو بەرن ئەو ئێوەی دروست کردووە داوا لەو بکەن بەر شەفاعەتی پیا و چاکاتان بخا نەک لە خۆتەوە چووی عەقدێکت کردو عەقد گرێبەستیت کردووە لەگەڵ پیا و چاکێک لەگەڵ قەبرێک ئەو من مریدی تۆم داوا لە تۆ دەکەم دەبێت قیامەت شتێکم بۆ بکەیت بۆت دەکا تۆ تەوقیعیت کرد لەلایەن خۆتەوە بوویتە مریدی ئەو گرێبەستی لەگەڵ کردەوە بە ئومێدی ئەوەی ڕۆژی قیامەت شەفاعەتت بۆ دەکا وەڵام پێت دەڵێ ئینەکم لەکاذیبون دڵ تۆ درۆ دەکەی کوا لەلایەن خۆتەوە تۆ تەوقیعت کردم کەی من تەوقیعم کردووە کەی پێغەمبەرێک بە خەڵکی وتووە باشە من ڕازیم داوا لە من کە من شەفاعەتان بۆ دەکەم کەی پیا و چاکێک بۆ ئەوەی بە خەڵک وتووە بۆی ئەو درۆ دەلەسەی لێک هەڵدەوەشێ هیچی نامێنێ براکانم مەڵ آخر آيات الذين كفروا وصدوا عن سبيل الله زدناهم عذابا فوق العذاب بما كانوا يفسدون يعني دوقات سزا لسر چه لسر دو جور تاوان الذين كفروا يعني أواني بباور بون أو خوان لخوان دا بباوريان هالبجارد تاواني يكما تاواني دوميان جيا وصدوا عن سبيل الله وخلشيشان لري خوا ولري دينكي خوا لا ددا بچي لا ينددان بالترغيب والترهيب بخوشي بناخوشي هيا دي پارت دداته يا افرت بودينه بوي كلا ديني خوا القريتو هيا دي هرشت لي دكا ئەگەر هەڵ نەگەڕێتەوە من وات لێ دەکەم کەواتە هەم بەخۆشی هەم بە ناخۆشی بۆی خەڵک لە ڕێی خوا لادەن و بە فێڵبازی و بە چاواشەکاری ئەو کەسانی کە خاوەنی ئەو دوو تاوانن کام دوو تاوانە جەماعەت دوو تاوانم باس کرد چی و چی بوو یەکەم چی بوو كفروا الذين كفروا دوم چی بوو صدوا عن سبيل الله خەڵکی بۆ ناوەستێ خۆی کافرە ئێستا خەڵکیش لە ڕیزی خوا لە ڕیزی دینی خوا لادا لە ڕێی دینی خوا ڕێگریان لێ دەکا و هەڵیان دەگێڕێتەوە وهم ينهون عنه وينأون عنه خۆیان دوورکەوتونەتەوە لە دینی خوا دەیانەوێ خەڵکی لێ دوورخەنەوە دەزانن ئەمە زۆر تاوانێکی گەورەیە
فەرمووی زیدناهم عذابا فوق العذاب. ئەوانە بۆیان زیاد دەکەین سزا لەسەر سزا. یعنی سزای کافریەتەکان شتێکە، سزای لادانی خەڵکیش لە دینی خوا ئەوە سزایەکی ترە. بما كانوا يفسدون، بەهۆی ئەوەی کە ئەوان لە فەرمانی خوا دەردەچوون و بێباوەڕ دەبوون و خەڵکیشیان بێباوەڕ دەکرد. ئەم دوو تاوانە گەورەیە، نسبیەن نەک 100% دەبینین کە هەندێک کەس ئەم ئاەتە بەسەریدا تەطبیق دەبێت. چۆن؟ بۆ خۆی زیناکارە بەوە ناوەستێ هەوڵ دەدا خەڵکیش گەنجانیش ڕاکێشێ بۆ زیناکردن. بۆ خۆی مەشروب خۆرە بەوە ناوەستێ هەوڵ دەدا کەسانی پاک و چاکیش ڕاکێشێ بۆچی بۆ ئەو تاوانە گەورەیە کە مەشروب خواردنەوەیە. بۆ خۆی لە دەستی نایە خزمەت بە دینی خوا بکە، حەسوودە و چاوی هەڵنایە بە کەسی تریش بۆ ئەرکە هەڵسێت و خزمەت بە دینی خوا بکە. بۆ خۆی کەسێکی باش نییە قسەش بە کەسی باش دەڵێت بۆی خەڵکی لێ تەنفیر کات و بە دوور بگرێت. ئەمانە تاوانن براکانم، تاوان دووقات تاوانە. جا لە هەمووشی سەیرتر بە ناوی دینەوە و بە ناوی ئیسلامەوە و بە ناوی سونەتەوە کەسانێک ئەو یوفسیدون ئەو خراپەکاریە بکەن لە دەستی نایەت. بۆ نمونە بنکەیەکی فێرخوازی بۆ قورئان و سونەت بیکاتەوە خزمەت بە موسڵمانان بکات، ئەوەی لە دەست نایەت. دەبینێ لەولاوە بە فەزڵ و کەڕەمی خوا ئەکادیمیای ئامۆژگاری لە زۆربەی شارەکان دەکرێتەوە، خەڵک فێری قورئان و سونەت دەکات. لەولاوە ڕاست دەبێت ئەمە حیزبایەتیە، خەڵکی نەچن بەشداری نەکەن. سبحان الله بەزەیم پێیان دادێتەوە. والله کوڕە داماو بۆ خۆت پێت ناکرێ، ئێ بۆ ڕێگریش لەوە دەکەی کەسی چیتر بیکە، بۆ خۆت تووشی دوو جار عەزاب دەکەیت، بۆ ئەو گوناهە دەخەیتە سەرشانی خۆت. نەیکەن کەس لەگەڵی نەبێ، ئەمە حیزبایەتێ. کوڕە حیزبایەتێ چی؟ بۆ لە خوا ناترسی درۆ دەکەیت. ئەکادیمیای ئامۆژگاری لە هەر شارێ بکرێتەوە، دەرسی قورئانە، دەرسی ئادابی ئیسلامیە، خەڵک فێری ئاداب و ڕۆژتی جوان دەکات، فێری عەقیدە و بیر و باوەڕی ڕاست و دروستیان دەکات. ئەوەیە تاو نانە بەشداری نەکەن، کەس نەچێ ئەمە حیزبایەتی و مەقەڕی حیزبیە. سبحان الله بە کۆڵی ڕیشەوە بە ناوی سونەتەوە خۆی ناتوانێت دێت تەحدیر لەوە دەکەن. کەناڵی ئامۆژگاری ڕاگەیانێکە بە فەزڵ و کەڕەمی خوای گەورە، ئەوە تە دینی خوا دەگەێنێ برام. ئێستا کەناڵی ئامۆژگاری ئێستا حالیان لەو دەقەیەدا چ بڵاو دەکات؟ تەفسیری قورئان نییە، تەفسیری قورئانە دەمانەوێت خەڵک لە قورئانەکەی خوا شارەزا بێت. ئەم کەناڵە خراپە بسڕنەوە لە ماڵەکانتان، بیسڕنەوە، سەیری نەکەن. ئەی سەیری چیکن کات؟ سەیری هەر کەناڵێک دەکەی باشتر، نەک کەناڵی ئامۆژگاری. یعنی خۆی لە دەستی نایە، پیاوی ئەوە نییە. سوپاس بۆ ڕەب العالەمین، خوای گەورە ئەو ڕێزەی لێ نەناوە کە بتوانێت ڕاگەیانێکی هەبێ بۆ بڵاوکردنەوەی دینی خوا. ئێستا دێ بەردی تێدەگرێت، قسەی پێ دەڵێ، لە ماڵەکان دەیسڕێتەوە، دڵی خەڵک کرمێ دەکات لە هاوکاریکردن و پشتیوانیکردنی. جا هەر جاری بە درۆیەکەوە ئەو درۆیە سەر ناگرێت درۆیەکی تر دێنن، ئەو وەڵام دەدەینەوە شوبهەیەشتر لێ ڕاست دەکاتەوە. یعنی چی؟ یعنی قەزیەکە من خلافی شەرعی و دینی و علم نییە لەگەڵ تۆ، من دەمەوێت بکوژێتەوە، نامەوێت ببێت. جارێکیان قسە با عولەما دەڵێن، سبحانەك هذا بهتان عظيم، والله قسە با عولەما. کاکە گیان بەسەریحی شێخ ڕەبیع برام با دنیا هەموو شاهد بێ، والله قسەی پێ ناڵێم. بەلای منەوە عالەمە، بەلای منەوە ئەهلی سونەیە، بەلای منەوە پیاوێکی بەڕێزە، لەگەڵ هەندێک ئیجتیهادی نیم کاک. ئەرێ خەڵکی نەمە قسە پێوتنا، لەگەڵ هەندێک ئیجتیهادی شافعیش نین، لەگەڵ هەندێک ئیجتیهادی ئیمام ئەحمەدیش نین. بۆچی؟ چونکە كل أحد يؤخذ من قوله ويرد. ئێکە تۆ بتەوێ من لە هەموو شتێکدا لەگەڵ شێخ ڕەبیع بم کەواتە ڕێک بڵێ شێخ ڕەبیع پێغەمبەری خوایە، معسوومە، نابێت لە هیچ لێی لادەی. کاکە بۆ دەڵێ جنێوی؟ والله برام قسەیان پێ ناڵێ.
شيخ ربيعة شيخ عبيدة كامل علماء أهل السنة ديلن تاجي سرمانة رزمان هي بوان لا عندي اجتهادي أنا مثلا لو دا أو علمها الله يكدوه طبيعية زور طبيعية أنا مقصب علماء دلن أما تجي منهج أهل السنة يا أخي بدرو بدرو ببهتان كرة روجة دي وظل عنهم ما كانوا يفترون أو درو دلزي إستادي كنمو يهالدور شيء تيجي نامينات بەخوا هەموو هەڵدەوەشێ و لێک دەبێتەوە بۆچی بەدرۆکردن ئەو درۆی سەری نەگرت مسا هەموو خەڵک دەبیستێکە الحەمدولله ئێمە ڕێز لە عولەما دەگرین و بەڵام لە هەندێک ئیجتیهادیان کەوتی فڵانە کەس مبتەدیع و ضالە و هەجری کەن و لەگەڵی نەبن و دژایەتی بکەن من تەماشا دەکەم کەوانە بێ دەڵێم نا لەوەدا من بە قسەی ناکەم ئەوە هیچ نانی فەقیر و هەژار دەبڕن ئێدامە و تۆ ڕێک تاعنە لە قورئان دەدەی خوای پەروەردگار زەکاتی بەس بۆ فوقەرا مەساکین دانایە بۆ 8 سنفی داناوە 8 ئێخۆ من نیم وام کردو خوای گەورە خۆی بۆ 8 سنفی داناوە ئێستا تۆ بڵێ وەڵا ئیلا فەقیر و فوقەرا و مەساکین ئێکاتە دەوێ بڵێ خوای گەورە تۆ غەڵەتت کرد نەدەبوو ئەو 6 سنفەی تر دابنەی ئەنتم ئەعلەمو ئەم الله ئێوە باشتر زانیان خوای پەروەردگار ئەوەش جواب دەدێت نا ئەمە جیهاد نییە دەڵێن خوای گەورە فەرمی وەجاهیدن بێ جیهادن کبیرە ئەو شوبهەش نەما ئەنجا دەگەڕن کاکە ئەمانە لە کامیرەی سەرف دەکەن کامیرەی پێ دەکڕن پارەی زەکات کامیرە دەکڕن هی باش کامیرە بۆچی دەکڕین کامیرە بۆچی دەکڕین بلام بۆ چییە بۆی بچین ڕسمی خۆمان دەی وەرن تخوا من زۆر بە جوانی ڕادەوەستم ڕسمێکم بگرن لە کەناڵ بڵاو بکەنەوە یا بۆ تەفسیری قورئان حەدیسی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ختمەی قورئان فقه و شەریعات ئەوەی پێ بڵاو دەکەینەوە آخرنا کامێرەکە گرانبەهایە دەبێت زانایان دەفەرمون دەبێت بە چەکی سەردەم بڕۆیت ئێستا زان کەناڵی ئامۆژگاری یعنی دیقەی لە هەموو کەناڵەکانی تر کەمترە لە هەمووی کەمترە بۆی پارەیەکی کەمی لێ بدرێت پارەیەکی کەمی لێ بدرێت لە هەمووی دیقەی کەمترە ئەو پارەیە نییە کە بچین 4 و 5 ئەوەی بۆ بکڕین نا کەم 1.5 ئەومان داناوە آخر پەخشی ڕاستەوخۆتان زۆر هەیە زۆر سەرف دەکات ئێ تۆ لە هیچ نازانی وەڵڵاهی 1 دینار سەرف ناکە پەخشی ڕاستەوخۆ هیچ فەرقی نییە هیچ کاکە با ئەو هەموو لایڤەتان نەبێت هەر یەکە لە خۆی قسەیەک دەکات آخرەوە تا دیکۆری پێ دەکەن کاکە خۆ ناچم تەنەکەیەک دابنێم و پەردەیەک لە پشت خۆم هەڵوازم پەڕۆیەکی سەوز و لەسەر تەنەکەی دانیشم وەڵا کەناڵێکەیە و قسە بۆ خەڵک دەکات چێ سەیری دەکەن چێ گوێ لێ دەگرێت خوای گەورە نیەتمان خاڵس کە وەڵڵاهی کولی شتێک دەکردرێ بۆ بە مەبەستی ئەوەیە بەشک و ئام کەناڵە خەڵکانێک سەیری ئەوە بکەن نەک سەیری کەناڵی فیسق و فوجور کەن نەک سەیری کەناڵی درۆ و ئیلحاد کەن لەوە ئاەتی قورئان فێر بێ حەدیث فێر بێت اینجا تۆ بۆ وا دەزانی هەموو شتێک کە دەکرێت بە پارەی زەکات خەڵکی تر خێر و سەدەقە دەکات جگە لە زەکات لەگەڵەوەشدا نا من خۆم لەوێ ژیام دەزانم چۆنە ئەی بۆ تا پارە دووەردەگرت نەدەزانی چۆنە کارمەندی وایە کە دەری دەکەین دەزانین بە کەڵک نایەت دەردەکرێت لەگەڵ ڕێزم بۆ کارمەندەکان هەیە دەرمان کردو کە دەزانین بە کەڵک نایەت دەری دەکەین تا ئەو ڕۆژەی پارەی وەرگرت معاشی وەرگرت کێشەی نییە ئەو ڕۆژە کە معاشی لێبڕا ئەنجا دێ من دەزانم تو هەر قسەمەکە دەمت داخە ئەی کەواتە خاین بووی کەواتە پێشتر بە پارە تۆ دەمت بەسترا بوو قسەت نەدەکرد هیچ ئەو هەموو شتێک باسی دەکەی کە ڕاست بێ کاتە تۆ خیانەتکار بووی دینەکەت بە دینار فرۆشت وانە بۆ ئەو لەحظەیە کە دەرکرایت و موچەت نەما ئێستا کەناڵ وایە و کارمەند وایە و نازانم چی عیبە وەڵڵا عیبە ئینسان کە گۆمە ئاوێک ئاوی تێدا خوارد و بەردی تێ نەکا بێوەفا نەبێ لەوانەیە 4-5 ساڵ تۆ معاشە دەرگرت یا قسەت نەکرد ئەبەدەن ڕکلامت دەکرد دیعایەت دەکرد بۆ کەناڵ هەر ئەو لەحظەیە کە موچەت لێبڕا ئێستا من شتم زۆرە لەسەر کەناڵ شتم زۆرە لەسەر کەناڵ هەلا کانە غەیڕوک ئەگە غەیری تۆ بێڵە بە هەر حاڵ بەس تۆ هەردەمت داخی زۆر شەریفترە بەڕاستی بۆی براکانم الذين كفروا وصدوا عن سبيل الله جاوتمان نسبيا هەندێک کەس بەوە ئیکتیفا ناکە خۆی خێرێکی لە دەستنایە
و شەڕێک دەکا بەوە ئیکتفا ناکە هەوڵ دەدا خەڵکیش لەو خێرە مەحرومکە یا خەڵکیش تووشی ئەو شەڕێک ئەوجا دەبێتە دوو قات دوو جۆر تاوان. خی گەورە هیدایەتی هەموو لایەک دە بۆ خاتی ناوجوانەکانی و صفاتە بەرزەکانی ڕەحمان پێ بکات لێمان ببورێ یا رب العالمین نیەتمان خاڵسکەی بۆ خاتی ناوجوانەکانت یارمەتی دەرمان بی ئەوەی دەیڵین ئەوەی دەیکەین هەمووی بۆ خزمەتی دینەکەت بێ بە گوێرەی شریعەتەکەت بێ. وە لە کۆتاییش دەبراکانم ئێمە مرۆڤین مەلایکەت نین مەعسووم نین ئیشی مرۆڤیش نوقسانی و هەڵەی هەر تێ دەکەوێت بەڵام گرنگەوەی بە ئەنقەس نەبێت. خی گەورە لە هەڵەی هەموو لایەکمان ببورێ وعفومان کە لە تاوانەکانمان و لێمان ڕازی بێ بەختەوەری دنیا دو ڕۆژمان کە آمين والحمد لله والصلاة والسلام على رسول الله بارك الله فيكم.